دين سلك دانوي آية كان يستغفر يعني داوي لبردن لخوش بون كردن زوريني وشي عربي سينه يعني لسيبيت بيكده بلام دۆزینەوەی سێپیتە سەرەکیە کە پێیانوترێ ڕەگ یان ڕیشاڵ پێویستە ئەوەش بەوە بێت کە بزانین پیتەکانی سألتمونيها سين ألف لام تاء ميم واو نون ياء هاء ألف سألتمونيها كلو شك بكينوا هولا دينك أصلا كما بوب بدوزريتو بونمونا استفهام كليل من لابر صحيح ما أمنت استخراج كأنا من ليل لابر خرج أمنت يترماناكي آسان تربي بوي فير ببين كتشون وشا بتايبتي وشي قرآني تشون بدوايا قري طبعا كاتا آسان تريج لفرهنجي زمانواني عيدوزينو چونك أو وەکو شەی کوردی نییە کە یان وشەی زمانێکی ترتۆ بە پێی ریزی وشەکان بڕێ استخراج لە هەمزەیە بدۆزیتەوە استخراج لە خەرەجەیە دۆزیتەوە لەبەرەوە زەروریەتەوە ڕیشاڵەکەی بدۆزیتەوە کە خەرەجەیە سێینەیە ئەم وشەیە ژوایە یەستەغفر ئەسڵەکەی غەفەرەیە کە لێخۆشبوون و لێبوردنە تۆ لە فەرهەنگی زمانەوانی عەرەبیە ئەڕۆی لە غەفەرەیە بۆ یەگەڕی لەوە ڕؤوسەهم ئەسڵەکەی لەویەیە کە لارکردنەوە و پێچپێکردنەوەیەتی لە لاربوونەوەی لاسکی جیاوە هاتووە کە سیسە بێتەوە و ئەچەمێتەوە پاشان بۆ پێچاو پێچی مار بەکار هاتووە اینجا بۆ ملارکردنەوە و سەربادانی ڕەزامەندی دەرنەبڕین یان دەرنەبڕینی ڕەزامەندی عرب بڵێ يلوي عنقه يعني يلوي على شيء يعني يلوي برأسه بەڵام کورد دەڵێ سەری بۆ بادا لوتی بەرز کرد لوتی بڵند کرد بۆ کەسێکە بە فیزە وەڵامی نەخێری کەسێکی تر باتوە یەسودون سەدە بریتیە لە بربەست بۆ دانان و ڕێگرتن هەروەها بۆ جۆنەدان و پشتێکردنیش بەکاردێ بۆیە خوای گەورە هەمیشە بە وەسفی هەڵوێستی کافرەکان بەکاریهێناوە کە بەرامبەر بە بانگوازی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام ئەوەستانەوە لەمپەریان دروستە کرد لە ڕێیا و دژی ئەوەستانەوە وەکو بۆ ئەهلی کتابیشە فەرمێ قل يا أهل الكتاب لم تصدون عن سبيل الله من آمن تبغونها عوجا وأنتم شهداء وما الله بغافل عما تعملون يعني ودور وكان كأفرمان وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول رأيت المنافقين يصدون عنك صدودا وكافر كان دي كجا فرمان إن الذين كفروا وصدوا عن سبيل الله قد ضلوا ضلالا بعيدا أمش صدي بيوتري برپرجدانوا ريگرتن لمپردانان لري شتيك مستكبرون ديسان لاستكبروا هاتو كبمعنى امتنع عن قبول الحق معاندة وتكبرا بعنادي كان للرقي ولوت برزي وحق قبول نكر ألو هاتو يعني بهوي لوت برزي خوي وخوي بزلزاني أو حقي بوي هاتو ووي رنبتو قبوليناك أما حالتي دەرونی نەخۆش کە کەسێک بەرامبەر حەقە بێتەوە نەفسی بۆ نایەتە ژێربار بۆ قبوڵکردنی چونکە بە تەنازول یێزانێ ئیتر هەروە لە نەفامیە بەبێ هۆیەکی ڕەوا بەو شێوەیە ئەمێنێتەوە بەردەوامە ئەو دوو ڕوانەش وا بوو بۆیە لێرەشە بەو وشانە و ئاوا باسییانە فەرمێ کە بۆیان بۆتە سیفەتێکی نەگۆڕ بۆیە نافەرمێ ئیستەکبەڕوو بفعل بلكو فرهم مستكبرون بو بصفتك ام استكبار لتبرزي وخو بزلزانينان ليه بو بشتيكي زور جورا صفتك بيان عيب شرمة بيان تنازله وازان تنازل بو ايما كان قدم اسلامة يقبولك سواء عليهم يكسانة شو نيته داوي اللي بردنيا بوب كيانا كهر وكيكوا تازا خواي قورب الرياضي داو كليان نابور اما الدواي تشيه وهاتوا دواي وك خواي قورب فرموي استغفر لهم أو لا تستغفر لهم إن تستغفر لهم 70 مرة فلن يغفر الله لهم ذلك بأنهم كفروا بالله ورسوله والله لا يهدي القوم الفاسقين داوي اللي بردنيان بوب كيانكي قر حفتا جاريش داوي اللي بردنيان اللي بكي خواهي قور اللي انخوشنا پیغمبر صلى الله عليه وسلم فرموي حفتا جاري تريش بويانا پاره مبوهي واي خواهي قور اللي انخوش به بەڵام وەکو بڵێ چی بکەم تازە خوای گەورە فەرمێ لیان خۆش ناکە اینجا خوای گەورە بەم ئاەتیان کۆتایی بەو ئومێدە هێنا کە ئەگەر جەنابە 3 هەفتایی تریشی ئیضافە بکەیتە سەر کە بۆیان بپارڕێتەوە خوای گەورە لیان قبوڵ ناکە هەتا تازە خوای گەورە لیان خۆش ناکە کۆتایی بەو ئومێدە هێنا
هەرچەند داوای لێبوردنیان بۆ بکە خوای گەورە تازە لیان نابورێت چونکە بە فاسقی ڕۆیشتون ولا ناخیانە کافرن خۆیان تامردن هەر حەز و مەیلیان بەلای لە خوایاخی بوونەوەی بۆیە لێرا فەرمووی سواء عليهم استغفرت لهم أم لم تستغفر لهم لن يغفر الله لهم إن الله لا يهدي القوم الفاسقين لن أداة تأبيد يعني حتى يا إخوالي أنخوشنا سواء عليهم بوتشون يكيه وكل سرطاء سورة البقرة شافرم إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون هروها لا ياسين أفرم ئەوانەی کە کافر بوون هۆشداریان بدەیتێ یان نایاندەیتێ وەکو یەکە و باوەڕ هەبنایە ئەستەغفەرتە ئەشێ هەمزەی پرسیارکردنەکە لادرێ یا لادراوە ئێستا ئەستەغفەرتە ئەسڵەکەی ئاوا بوو بێ چکە هاتنی پیتی ئەم بەڵگەیە لەسەرەوەی کە پرسیارەکە لە سەرەتاوە کە پێوترە ئەمی معادلە بە هەمزە کرات ئەشکرێت بە ئەستەغفەرتە بخوێنرێتەوە کە تێرکردنی هەمزەکەی بۆ پرسیار ئەستەغفەرتە یعنی ئەرێ داوای لێبوردنت بۆ کردوون الآن وەکو لە سوورەی یونس ئەفەرمێ ئێستا تۆ ئیمانەتیانە ئەوە بێ بە شێوەی پرسیار بۆیە جائز نییە لە بانگدانە بڵێن الله ئەکبەر درێژی کەینەوە چونکە بێ بە پرسیار یا لە نوێژە فاسقین فاسق طبعا فاسقین کۆی فاسقە فاسقیش ناوی بکەرە ئیسمی فاعیلە و کردداری فەسەقەیە لەوە هاتووە کە لە ڕووی زمانەوانی بریتێ لە دەرچوونی خورمای تەڕ ڕتەب لە پێستە تەنکەکەی خۆی پاشان بەکارهاتوو بۆ دەرچوونی هەموو شتێک لە شتێکی تر لە ڕووی زاراوەیشەوە بریتێ لە سەرپێچیکردنی فەرمانی خوای گەورە جا بە گوناحی گەورە بێ وەکو کوفرێک کە خاوەنەکەی لە دین و میلەتە باتە دەرەوە پێوترێ فیسقی ئەکبەر یا بە گوناحێکی کەمتر بێ لە وەکو زینا و قەتڵ و نۆشینی شەراب و سوخواردن ئەو جۆرە شتانە ئەو حتما ئەو کاتە پێوترە فیسقی بچووک خاوەنەکەی لە دین و میلەت ناباتە دەرەوە بەڵام ئەوی تریان کوفرە ففسق عن أمر ربه وكان من الكافرين بۆ ئیبلیس بەڵام کابرای شەرابخۆر فاسقە لە ئیسلامەتی